ژاپۆن بابەتە ئەمە مەنداری بەڕێز هیوا عوسمانمان کردووە کە بەڕێزیان شارەزای بازاڕەدارایەکان وە لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاکی واسڵاوت لێبێتم کاتت باش. کاکی وە ئەوەی کە ئەیبینین لە ناسەقامگیری و نادڵنیایی بازاڕە داراییەکانە ئەم جۆرە لە سارەکانە بینین کە هەرزوو بەرزە بێتەوە یاخود بە پێچەوانەوە هەندێک لە نرخەکان کەی بینین لە ماوەی ڕابردووە ئەمە چاوەڕێوەمانە کرد زیاتر بە ئێستا کەمترە. کەواتە ئەم ناسەقامگیریەی کە هەیە چه ئاماژەیەکیان پێ لە کورتخایەن هەتا ئاگاتە ماوەیەکی دوور و درێژتر؟ سڵاو لە بەڕێزی ئەم کاتی تۆ بینەر بەڕێزەکانمان باش. بەداخەوە ئەم جەنگە کە چۆتە مەرحەلەیەکی تازەوە لە بینی ئێران و ئیسرائیلە بۆتە هۆکار بۆ دابەزینی نرخی دراوی وڵاتانی دەوروبەریش جگە لە دراوی بابلین ئێران و ئیسرائیل کە هەردووکیان خاوەن شەڕەکەن بەڵکو کاریگەری هەبوو لە سەر وڵاتانی دراوسێش کەم تا زۆری یەک لەوانێش عێراقە کە عێراق جگە لەوەی دراوسەی ئێرانە لە ڕووی سیاسی شەوانی لە ژێر هەژمونێکی تەواوی ئێرانایە و کۆمەڵی گروپی چەکداری سەر بە ئێران لە ناوچەکەدا هەن کە لە هەر حاڵەتێک ئەگەر بێت و ئەم گروپە چەکداریانە بەشداری شەڕەکە بکەن چی بەوەی موشک بنێن بە ئیسرائیلەوە یاخود بە پێچەوانەوە ئیسرائیل هێرش بکاتە سەر و گروپە چەکدارانی کە لە ناوچەکەدا هەن بە تایبەت لە عێراقدا ئەمە ڕاستەخۆ کاریگەریەکی بەهێزە خاتە سەر نرخی دۆلار بەرامبەر دینار ڕەنگە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەرزکاتەوە. وەک لە بیدایەتی شەڕەکەشا بینیمان نرخی تمەن لە دەوروبەری 8 ملیۆن بۆ 8 ملیۆن و 300 هەزار بوو، بەڵام ئێستا بینی نرخی تمەن نزیکەی ملیۆنی دینار نرخەکەی لە دەستدا و چۆتە نزیکەی 9 ملیۆن و 300 بۆ 9 ملیۆن و 400 هەزار. واتە ئەم شەڕە هەتاکو ئەم دقی قسەی تیاکەین تەنیا کاریگەری بەهێزی لە بینی ئێران و ئیسرائیل و لە دەستدانی ئابووری یاخود لاوازبوونی ئابووری ئەو دوو وڵاتەیە هەبووە. لەم لایەنەشەوە کۆمەڵێک شت هەیە کە لایەنی باڵی پەناگەی سەلامەتن وەکو نرخی زێر کە چاوەڕوان ئەکرێ ئەگەر بێت و بەم جۆرە ئەم شەڕە بەردەوام بێ نرخی زێر ڕوونەوت لە بازاڕە داراییەکانە و لە بۆرسی عالەمیە بەرزبوونی باش بکەن لە سەرەتای جەنگەکەەوە کەمێک بەرزبوونیان کرد. باشە کاکیوە چاوەڕێ کرا کە نرخی زێر زۆر زیاتر بەرز بێتەوە، بەڵام بۆچیەوە ڕووی نەدا؟ خۆی لێرەیە معدەلەیەک هەیە کاتێک وڵاتێکی خاوەن یەدەکی زێر تووشی شەڕ ئەبێت ئەوە ئەو کاتە نرخی زێر زۆر بەرزەبێتەوە، بەڵام لێرەیە نە ئێران نە ئیسرائیل خاوەنی یەدەکێکی زۆری زێر نین، بۆیە کاریگەریەکی زۆری نەبوو لەسەر نرخی زێر. ئەمە فاکتەری یەکەم. دووەمینیان نرخی زێر لە کاتی شەڕەکەیە نرخی زێر خۆی لە ئاستێکی زۆر بەرزا بوو، یعنی چاوەڕی ئەومان کرد کە نرخی زێر هێواش هێواشدا بەزێ بۆ ئەوی با بڵین کڕیارێکی زیاتر لە خۆی کۆکاتەوە چکە نرخی زێر بەرز بوو، بەڵام بەهۆی شەڕەکە ئەتوانین بڵێ نرخی زێر لەو نرخە بەرزەیە وەستاوە، لەو ئاستە بەرزەیە وەستاوە. کاتە هۆکاری یەکەم ئەوەیە کە ئەم وڵاتە خۆیان خاوەنی یەدەگێکی زۆری زێر نین و هۆکاری دومەوەی کە نرخی زێر خۆی زۆر بەرز بوو بەهۆی شەڕەکەەوە ئەم نرخە وەستاوە. چ کاتێک نرخی زێر زۆر بەرزە بێتەوە لە کاتێکا وڵاتێکی وەکو ئەمریکا کە خاوەنی یەدەکێکی زۆرە و خاوەنی چەکی بەهێزە بێتە ناو شەڕەکەەوە، ئەمە لەم کاتەیە معدلەی شەڕ لە بەرژەوەندی ئیسرائیل یەکلایە کاتەوانی وڵاتی سێم با بڵین تەڕەفی سێم بێتە ناو شەڕەکەەوە بە هەموو جۆرە نرخی زێر بەرزە بێتەوە بە تایبەتی ئەم شەڕە کاریگەری لەسەر نرخی نەوتێ لەسەر نرخی گاز. باشە مادەم باسی نرخی نەوت کرد کاکی لە ماوەی ڕابردووە کاتێکە هێرشێک یاخود ئالۆزیەک ڕوویەیە ئەمان بینین نرخی نەوت زۆر بە ئاسانیە گەیشتە 80 دۆلار، بەڵام ئێستا لەگەڵ ئەم گەرمەی شەڕ و ئاگربارانەیە بینین بەو شێوەیە بەرز نەبووەوە نرخەکەیەوە. هۆکاری چییە؟ هۆکارەکەی بە دەرەجەیەکەم ئەگەڕێتوانێت بۆ ئەوەی کە بەدیلی نەوت هەیە و ئیشی لەسەرکرێ لە چین بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپی کە یعنی زستانێکیش کە میوانی بەڕێستان بوون ئاماژەم بۆدا کە لە زستانە کە قومەی بەکارهێنانی نەوتەوە قومەی بەکارهێنانی گازە لە هەموو عالەمە بۆ گەرمکەرەوانێ بۆ تێچوویەکی زیاتری گەشتەکان لە کە بە کەشتی بکرێ یاخود بۆ معمەلەکان کە پێویستیان بە گەرمکەرەوە بێت نەوت و گازێکی زیاتر بەکارێت. لەو کاتەیە نرخی نەوت لە دەوروبەری 80 دۆلار بوو، یعنی ئێستا کە فەسڵەکە فەسڵی ئەوە نییە لە هەموو عالەم، یعنی بۆ نمونە تەڵەبی گاز تەڵەبی نەوت لە ئەوروپا کەمی کردووە بەراورد بە زستانی لە 170 کەمی کردووە، بەمەشەوە نرخی نەوت ئێستا بە هەمان ئەو نرخە بێ کە زستانتیایە بووە. ئەمەش تەنیا هۆکارەکەی شەڕەکەیە، چکە پێش ئەم ڕوودانی ئەم شەڕە لە بینی ئێران و ئیسرائیل نرخی نەوت لە بۆرسەیە نزیکەی 68 دۆلار بوو، ئێستا بە 80 دۆلارە. وەگوتم ئەم مانەوەی نرخی زێڕوونەوت لەم سعرەیە بەڕاستی بۆم دقەیە زۆرە، چکە ئەم دوو وڵاتە
لە مەرحەلەیەکی بیدایەتی شەڕەکەیان ئەگەر بێت و بۆنمە ئیسرائیل کلااوی ئەتۆمی بەکاربێنێ یاخۆت ئێران ئەگەر بێت و دەواازەی بابلێن گەروی هورمزدا بخات لەولاوە یەمن بێت و دەواازەی مندوبدا بخات بابلێن کەشتی پیا هاتو چۆکە ئەمانە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و زێر بۆ ئاسێکی مێژووی. باشە کاکی وا ئەمێ بزانم ئایا ئەم هۆکارانەی باست کرد $100 ببینێ. بەڵێ باشە ئەم هۆکارانەی باست کرد کاریگەریان زیاترە بێت لەسەرەوەی لە کاتێکە ئەم شەو بڕیارە کە ڕێژەی سووی بانکی لە ئەمریکا ڕاگەیەنرێت ئایا وەکو جاران کاریگەریە بێت یاخود ئەو هۆکارانەی باست کردو و ئاڵۆزیانی هەیە کاریگەریەکان لەسەر ڕێژەی سووەکە زیاترە بێت؟ کاریگەری سووی بانقی کە تەنیا وڵاتێکە وەکو ئەمریکا کە بڕیارێک دەرەکە لەسەر سووی بانقی وەکە بینی نرخی زێر بەرزبوونیان دابەزینێکی زۆرەکە لە کاتێکە وەکو بەڕێستەڵی ئەم شەڕە بەو دەرەجەیە کاریگەری نەبووە. لە کاتێکە ئەم ڕێژەی سووی بانقیە کاریگەریکی زۆری نابێت یاخود بە پێچوانە بڵێن شەڕەکە کاریگەری زیاتری بێت کە وڵاتی سێمیان وڵاتی چوارەم و پێنجەم بەشداریکەن و ئەتە حربەکە گەورە ببێت لە بینی دوو وڵات دەربچی ئەو کاتە ئەتوانی بڵێن دەستکاریکردنی سووی بانقی و دەستکاری نەکردنی هیچ لە مۆزوعی نرخی زێر ناگۆڕێت. بەڵام هەتاکو ئێسامادەم شەڕەکە لە بینی تەنیا ئەم دوو وڵاتایە و تەنیا هاویشتنی موشەکە نەبوو بە شەڕی با بڵێن کۆڵان و دەسەویەخە بۆیە ئەم دەقەیە کە قسەیتی ئاکەین دیاریکردنی ڕێژەی سووی بانقی بەڵێ کاریگەری ئەبێت وەک چاوەڕوان نەکرێ ئەم شەو بانقی فیدراڵی ئەمریکا ڕێژەی سووی بانقی وەکو خۆی بهێڵێتەوە ئەمەش ئەگەری هەیە کەمێک نرخی زێر بەرز بکاتەوە بۆ ئەم شەو. باشە ئەی کاکی وەکەواتە لە ئەگەری بەشداریکردنی ئەمریکا ئەم نرخانەی ئێستا کە هەیە گۆڕانکاریکی گەورەیە تیانە ڕۆیات؟ بەڵێ بەتاکید لە نرخی زێڕا بەرزبوونی زۆر گەورە ئەبینین ئەگەر بێت و ئەمریکا بەشداری ئەم جەنگەکە لە بەرەوەی ئەمریکا خۆی خاوەنی یەدەکێکی زۆری زێڕە و لەو لاوە ئەگەر بێت و ئەمریکا بەشداری جەنگەکە کا ڕەنگە وڵاتی وەکو چین ئەو کاتە پشتگیری تەواوی ئێران بکات و ئەمە هەل بقۆزێتەوە بۆ ئەوەی دژی ئەمریکا یعنی ئەوەی کە تاکو ئێسانە کە چین لە شەڕی بابلین ئابوووریە پێش ئەمریکا کەوتو ئەو کاتە بێتەوانی ناو جەنگەکە بێ لە شەڕی سەربازیشە بابلین پێشنگ لە ئەمریکا بگرێ یعنی شتەکە بەرەو حربێکی باڵین گەورەتر بڕوە بەرەو شتێکی بەجیهانی بوون بڕوە ئەو کاتە قیمەتی دۆلار باڵین تاو لاوازە بێت دۆلار لە هەموو عالەما بەرەو لاواز بوونەچی ئەگەر بێت و چین بێتە پاڵ ئێران لەم شەڕێ ئەو کاتە یوانی سینیش یوانی چینی دراوی وڵاتانی ئەوروپا چی بەسەریەوەتە دراوی کاغەزی هەمووی لاوازە دراوی ئەوروپا دەمێکە لە لاواز بوونە بە بۆنی ئەو شەڕی رووسیا ئۆکرانەوە دەمێکە زۆر لاوازە تازە کەمێ قوتی بەبەرهاتۆ ئەوش بەهۆی ئەوەی دۆلار زعیف بوو دۆلاری ئەمریکی بەهۆی ئەوەی ڕێژێکی زۆریان چاپ کردو لە ماوەی ئەم 3 بۆ 6 مانگەیە دۆلار لاواز بوو بۆی یۆرۆ پاون بەرز بۆیەوە بەڵام مەبەستم چی ئەگەر بێت و شەڕەکە بەرەو بە جیهانی بوون بڕواکە ئێمە هیواداری وانە بێ ئەو کاتە کاغەز دینار بابلین هەر شتێک کە پارەیەک بێ بەدەست معاملی پێوە بکرێت وەکو وابلین وڵاتی خاوەنددارەتی بکات قیمەت لە دەسەدا ئەو کاتە چی شتێک زۆر بەرزە بێتەوانێ کە لە هەموو عالم بۆچی شەڕ بۆ ئەوواکەیە دەگی ئاڵتونی زۆر بێ لەبەر دووشتی ئاوایە لەبەر ئەوە لەو کاتەیە نرخی زێر بەرزبوونێکی زۆرەکە چکە عملەیەکی سەلامەتە لە هەموو عالەمە و حەقی خۆیتی ئاماژە بۆ بدین لە کاتی هەبوونی جەنگە یەنی ژاپۆنی پاری وڵاتی یابان و فڕەنکی سوئیسریش هاوشێوەی ئاڵتون بەرزبوونەکەن چکە دوو وڵاتی سەلامەتن لە ڕووی شەڕەوە مدەیەکی زۆرە شەڕتیانە ڕووی نەداوە و پشگیری هیچ جۆرە گژی و ئاڵۆزیە ناکەن بۆیە ئەو دوو وڵاتش لەگەڵ نرخی زێرا بەرزبوونەکەن. باشە ئیکاکی وا لەم کاتەیە بەگشتی بازاری کریپتۆ چی بەسەریت کە تۆ باسیەوەکە دراوی کاغەزی بەم جۆرابێ ئەتوانین بڵێن لە سوودی دراوە دیجیتالیەکانە؟ نا بە پێچەوانەوە بەرزبوونەوەی نرخی زێر و بەرزبوونەوەی نرخی نەوت طبعا نرخی نەوتیش بۆیە بەرزەبێتەوە لە بەرەوەی ئەو دوو وڵاتە ئەمریکا بورە ئێران و ئیسرائیل خاوەنی یەدێکێکی زۆری نەوتن ئەمانە بەرزە بنەوانی لە بەرامبەرە خواست بە تەواوەتی کەمە بێتەوە لەسەر بتکۆین و ئیسەریۆم واتە بازاری کریپتۆ بە تەواوەتی بەرەو دابەزینەڕەوە لەم 6 ڕۆژەیە کە شەڕیش هەبووە خواست بە تەواوەتی کەم بۆ تۆ نرخی ئیسەریۆم و بیتکۆین بە ڕێژێکی زۆر بەرچاو بابلێن نرخەکەیان لەدەست نەداوە بەڵام بەشی خۆیان دابەزینیان کردووە ئەگەر بێت و شەڕەکە وەگوتمان بچێتە مەرحەلەیەکی تازەوە بە هیچ جۆرێ لە قازانجی دراوە ئەلکترۆنیەکانان نییە خواستیان لەسەر کەمە بێتەوە بەڵکو خەڵک ئەو پاری هەیەی لە بتکوێنوی سەرنیۆمە وە بەرهێنانی پێکردووە دەری ئەهێنێت و ئەیدات بەزێر و لەلایەنی سکیوریتی شەوانەیە کەمێک مەترسی دروستە بێ بۆ ئەو ئەپلیکیشنانی کە
با بڵین کریپتۆیان تیا بەردەستەوەکو بتکۆین. باشە زۆر بە کورتی پێم بڵێ کاکیوە چاوەڕێی نرخەکان بکەین بە ئاراستەی بەڕست بوونەوە یاخود جێگیرە بێت لەم ئاستەی کە ئێستا هەیە. زۆر بە کورتی منیش پێێتەوەم هەتاکو و شەڕەکە لە بینی دوو وڵاتە بێت و چەکی ئەتۆمی کە مەرحەلەیەکی زۆر قورسە یاخود داخستنی دەواازەی با بڵین هورمز هەتاکو ئەم دووشتە ڕوو نەدات نرخ جوڵی گەورە چاوەڕێ مەکەن لە نرخە هەر کاتێک شەڕەکە وڵاتی سێم هاتە ناوە یاخود چەکی ئەتۆمی بەکار هاو یاخود دەواازەی هورمز داخرا ئەوە دڵنیا بە نرخی زێر و نەوت نرخی مێژووی ئەبین و بەرزبوونی مێژوویەکە. بەڵێ بەڕێز هیوا عوسمان شارەزای بازاڕە دارایەکان لە سلێمانی و لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە.